90 ساڵە 100 ساڵە تۆ ئەتوانی باسی کورتە مێژوویەکی موزیکی کوردی بکەیت. جاران زوو ستۆدیۆ ئەمە چی بوو؟ ناوماڵان بوو. تا ئێمە ئارشیڤمان دەبێت لە هیچ شتێکان ناتوانین ببینەشێت. پێویست دەکات بەردەوام لە هەموو لایەنەکانیەوە ئەرشیڤکردن هەبێت. ئەگەر نەشکرابێت هیچ کاتێ درەنگ نییە. بانی باش سیاجان مێمەجار بە پێی ئەزمموی خۆم سەبارەت بەم بەدوات چوونەی کە ئێستاوە خەریکم لەم جوگرافیا کە بگەڕێمەوە بەرەو سەرەتاییترین تۆمارکردن. ئەمە یەکەم شت وەکو پێویستیی کللتوریە، وەکو هەموو گەلانی سەرگۆی زەوی ئەرشیڤکردن کارێکی زۆر پێویستەوە. ئەرکێکی کللتوری، ئەرکێکی نەتەوایەتیە، ئەرکێکی هەم لەسەر هەموو ئاستەکان ئەرکی هوەریە. چونکە وەکو کۆنفۆشیۆس ئەڵێ ئەگەر ویستە گەلێک بناسی یەکەم جار لە ڕێی هوەرەکەیەوە بیناسە، سەیری هوەرەکەی کە گوێ لە هوەرەکەی بگرە. یەکێک لە هەرە گرنگترین شوێنەکان کە بە باشم زانی ئەویش ئینستیتیوتی کەلەپوری کووردە کە لەلایەن مامۆستا مەزاری خالقی بەڕێوە ئەچێت. بە پێویستم زانی ئەویش سەردانکەمەوە وەکو شوێنێک کە سەرچاوەیەکی زۆری تیا هەیە لە ڕووی ئەکادیمیەوە بەدواداچوونی دەنگ و ڕنگ هەیە لەوێ ئەجا تێکست. ئەوەی کە ئێمە لە ئارشیڤ هەمانە مێژۆکەیە گەڕێتەوە بۆ 1921 بەر لەوەش ماوەیەک پێشەوە یانێ لە 18 تا 21 ئەچێزەی تۆمار هاتبێت بۆ لەبەرا بۆ مووسڵ پاشان بۆ بەغا. ئەوانەی کە ئێمە ئێستا لە ئارشیڤ هەمانە زۆربەی قەدیمیترین کۆنتترین ئەوانن کە لەسەر قەوان تەسجیل کراوە. موزیکی کوردی و گۆرانی کوردی لە کوردستان لەبەر ئەوەی کە لە ناو مسلماناندا عەیب و لۆمە و شوورەی بووە زیاتر جوولەکەکان و مەسیحیەکان پاراستویانە. تۆمارکردن لەم شارە مێژوویەکی دێرینی هەیە. ئەگەر تۆ بۆ چلەکان و سیەکان تقریبەن کاتێکە وەختە قەوان هەبوو کە پێڵێن ئیستوانە لەسەر میستوانانە فەرعیان لێرە کردبووکەوە دەنگیان تەجیلە کرد و لەسەر مۆم تەجیلاتیانە هێنا ئەیان خەت لە نەوع جیهازی کتابەتە هەڵیان نەگرتویان برد لە بەغا لەوێشیان نرد بۆ خاریس طبعا لەسەرە کرد و نووسەقی تەواویان دانا. پاش شەڕی عالەمی 1921 ئینگلیسەکان کە هاتن بۆ ئەم ناوچە و داگیریان کرد لەگەڵ خۆشیانە مەجموعەیەک کۆمپانی چەند کۆمپانیەک هاتن کە کاری ڕکۆردی دەنگیان کرد. لەوانە کاری موزیکیش ڕکۆردی موزیکیش ئەوە بوو کە لە پارچەکانی تری کوردستانەوە و هەروە لە شاری سلێمانی و شارەکانی تری باشوور مەجموعەیەک زۆر دەستیان کرد بەوەی کە ڕکۆردی دەنگیان بکرێت. لە 20ەکان و 30ەکان بەعام ئەو کۆمپانیە ڕکۆردینگانە لە کوردستانی باشوور هەبوون. عێراق وەکو دوونەتەوە دەهاتە ئەژمەر لە پارچەکانی دیکەوان نەبوو. بەڵام لێرە چونکە کورد تا ڕادەیەک ئازادی ئەوە هەبوو وەکو نەتەوەیەک دەهاتە ئەژمار زمانی کوردی لێرە نەفەوتە.
ئەمە بوو بە بنکەیەک، ئەمە بوو بە بناغە، ئەمە بوو بە سەرچاوە، ئەمە بوو بە پاڵپشتێکیش بۆ ئێمە. بۆیە ئەگەر مێژووی کۆن چاو لێ بکەین چی گۆرانی بێژمان هەبووە لە ڕۆژهەڵاتی کوردستان هەمووی هاتوۆتە ئەم دیو. هەتاوەکو ئێستا ئەم پارچەیە وەکو پاڵپشتێک بووە بۆ پارچەکانی دیکە. وەختی خۆی تۆمارکردنی دەنگیژێرە وەکو تێب نەبوو، شریکی ئاسن بوو، تەلێک بوو. تقریبا 4 سەعات بە سرۆقی چێبنە بچکۆلە بوو. ئەم تەلە بەبینی ئاهات 4 سەعات شتی لەسەر تەجی دەکرا و ئەسڕایەوە یاعتیادی بوولەوە، بەڵام کە بە بچڕایەوەی گرێدا لێ لەو گرەیە بازی پێبایە نەختی عملی نەبوو ئەوش. سەرەتا کە مەرحەلەی تۆمارکردن دروست بوو لە گرامۆفۆنەوە دەسی پێکردو. گرامۆفۆنەوە بووە کە ئستیوانەیەک بۆ لە شێوەیەکی وەکو سیدی بەڵام گەورەتر لە قیر دروست کراوە. ڕیکۆرد دەتوانین بڵین لە سەردەمی گرامۆفۆنە ئێمە نەمان بووە، چونکە گرامۆفۆن هەم ئەجیزەکانی زۆر ئین بووە، زۆر گەورە بووە حەجمی، و ئێمەش زیاتر ئەو گۆرانی بێژانەی کە بۆیان تۆمار کراوە تەسەورەکەم لە تاران بۆ کۆمەڵێک گۆرانی بێژ تۆمار کرابێکی لەوانە سەیعەلی ئەزغەری کوردستانیە کە بە گرامۆفۆن هەیەی. بە دوای ئەوەی مەرحەلەی تێب کە دروست بوو، مەرحەلەی تێب هەمانە، مەسەلەن ئەو نووری سەیباقی کە زۆر جۆم لێ بووە لە تۆمارکراوەکانە، مەسەن کا غەریبی تەنەکە چی بووە، کا کەمالی حاجی سایی بۆمان تاعی کەسێک بۆ لەو کەسانەی کە زۆر زیرەک بۆ لە تۆمارکردنی دەما. زۆرینەی بەرهەمەکانم نیوەی هینی کە غەریبە، نیوەی بە زیایشەوە ئەتوانم بڵێم هینی کاکەمالە کە تۆماری کردووە لە سەر تەجیلی. هەر بە دەماودەم ئەم شتانە جێڕاوەتەوە کاتێکە بۆ نمونە کاک ئەحمەی قەساب لە ماڵانە بۆ نمونە بۆ حەسەن زیرەک تۆمارکردنی کردووە. ئەویش نەک لەبەرەوەی ئەوەی کە من لەو بەڕێزانەم وەرگرتووە ئەم زانیاریە، نەک لەبەرەوەی کاک ئەحمەی قەساب کەسێک بووە بە زانستی تۆمارکردنی زانیوە، لەبەرەوەی کەسێک بۆ ئەو بەکرە تۆمارکردنی هەبووە، ئەو مەکینەی هەبووە کە تۆمارکردن نەکات، مایکرۆفۆنی هەبووە، لەبەرەوەی هەی بووە هاتوو یا داوەتیان کردو، بانگیان کردووە، بانگێشیان کردووە بچێ بۆتە ئەو دانیشتنەیە چوون بۆ ماڵی تۆمارکردنەکانیان کردووە. بانی باش چاو ماچەکەم لێوی 84 بۆ ناترم کردووە. بەڵێ کاک ناسری ڕەزازی لە سلێمانیە لە سلێمانیە بیرماوە ئەوەی 1984 کە بۆ ناسری ڕەزازی و کردووە چی بۆ تۆمار کرد، کام گۆرانیانەی بوو، کام بەرهەمەی بوو، بە تەپڵێک و دەرجارێکەوە هیچ چ لا ماوە گوێی لێ بگرین بە ئەرگ نەبێت. لە لادێ دەستم پێ کردووە، بە میوانی لە لادێ بوون، چەند گۆرانێکمان تەجی کرد لەگەڵ ناسرا. ئەو میکتەرەکەم کڕی بوو، میکتەرەکە لە سلێمانیان نەبوو، هەتا تیپەکانی نەیان لە نوع میکتەرە. ئیتر هەر ئیشم بۆ میکتەرە هەکرد، بەزیاتر بە گۆرەندیک نەمکردووە من، بە تەجلی ئاکای بەکرە کردومانە. یعنی پرۆڤەی مۆسیقا کرا، ئیدەنگ کرا، تاقی کرایەوە تۆ دەتەجلی کرا و دوایی لێمان ئایەوە، هەتا بە دڵمانە بوو دەتەجلیمانە کرد. ئەوە تەپڵەکەیە کە ئەوەی بەڕێزت ئەیژەنیت. من پێم وا بێ 3 کەس باس بکەین، هەم غەریبی تەنەکەچی، هەم کەمالی حاجی سایی، هەم هەمێ ئاسن کرد. ئەم سیانە بەڕاستی زۆر دڵسۆز بوون بۆ موزیک و مۆسیقای کوردی، بۆ گۆرانی کوردی.
هەر گۆرانی بێژێک کە دەنگی خۆش بە هەر گۆرانی بێژێک یان هەر ئینسانێک کە بیانزانی باید دەنگی خۆشە ئەمان فریای دەکەوت. نوری حەوبرا لەگەڵ ئاوات یامە خەرجووە ئەمە ساڵی چەنە؟ هەشتاکانە. کۆنترین تۆمارکراوی کوردی ئەوەی تۆ لێ شارەزا بیت بەڵێ کێ ئەگەر گۆرانی بێژەکە بێ یا ئەو کەسە بێ کە تۆماری کردووە کۆنەکان ئەحمەی قەتاب هەبووە ئەو تۆمارکردنی لە چۆ کردووە هەر لە سلێمانیا و هەر لە ماڵانە تەجلیکی گورندیکەوە کردووە بە گرۆندیکەوە بۆ چی کردو بۆ چیە بۆ چی کردووە کردو بە حەقیقەتی کردو بۆ حیقلەتەی کردو جەلالی حاجە ڕەشی هەبەی تالب مەجیما هەیە تالب مەجی خۆی داعیبەخایە کۆنە ئەتوان لە لاتاگە گوێشی لێ بگرم کاتاستەکەی لەمە کۆنترە لا نییە لە تالب مەجید تالب مەجی کۆنە جوان کۆنتر تالب مەجی داعیبەخایە تەنانەت مەسەلا حەسەن زیرەک هات بۆ ئێرە ئەمانوی گوارین بۆ تەجیکن خوای جێگەیەک نییە چی بکەین شێو داوەتی کیانەکە لە ماڵەکە ئێمە ژەڕۆشین لەگەڵیا لەوێت لە ژێر کورسەکانە بە جیۆ دە 15 تەجیدانرا ڕەتەکرا بە یەکەوە ئێمەش دڵمان بەەوە خۆش بۆ تەجیرەتان دەی حەسەن زیرەکەەوە ئێمە تەجی دەکرێت ئەو هات تەجیرە دەکرا جاران هەموو شتەکان بە حەی بووە پێستا دۆبلار و شتی وایتیان نەبوو هە لە ستۆدیۆکە گۆرانیەکەمان بە حەیوت و پێکەوە تۆمارمانە کرد ئەگەر هەڵەیەکت کردایە دەبوو هەموو گروپەکە ڕاوەستێ جارێکی دیکە لەسەرەوە تۆماری بکەیتەوە پێم وا بێت تام و چێژی ئەو بەکرەیە زۆر زۆر بەلەزەتر بوو لە لای من هەتاوەکوونێت تۆمارەکانی ئێستا دەستکاری ئەکرێ بە بۆنەی شتی پێشکەوتوو لە مەقامەکەەوە باشە؟ ئەم گۆرانیانی ئەم سەردەمەکە گوێی لێگریت هەمووی فترێکی زەمەنی زۆر کەمە گوێی لێگریت و لێ بێزارە بیت یعنی بەردەوام شتی تازیتیان نابینیت شتەکان ئەمەنە دیجیتەڵین ئەمەنە کۆنکریتین ئەوەنە لە قاڵبیراوە ئیتر مێشک کە چەند جارێک گوێی لێ ئەگرێت مشک دقی پێوە ئەگرێت ینی لێ بێزارە بێ بەڵام ئەو شتە کۆنانە کە تۆمارکراون شتەکان ئەوەنە جوان و ئەوەنە ینی ئەو دقیقی و ئەو کۆنکریتیە نییە لە مەسلەی تۆمارکردنەکە کە گۆرانیەکەتوت مۆسیقارەکان هەمویان پێکەوە نایەن یەکە دێن گوێ لێ دەگرن هەر یەکە بەشی خۆی لێ دەدات دوای ئەمە تەواو دەکەن کە تەواویان کرد تۆ ئەبێ بێ جارێکی دیکە دەنگی لەسەردابنی ئەمە ئەو چێژ و تامەی پێشووی نییە ئاهنگەکانی جاران وەکو ئێستا نەبووە و ستۆدیا هەبێت و ئامادەکاری بۆ بکرێ هەر ئەو وەختە بە تەجیلی یان گورێندیک یان تەجیلی تیکەبیست بوو زیاتر کاغەریب گورێندیکی بەکارهێنا بۆ تۆمارکردن سەلام تۆمارکردنی بۆ چ هونەرمەندیە کردووە یەکەم جار چۆن دەست پێ کردووە بۆ یەکەمە بیریەت یەکەم جاری یەکەم جار بۆ کێبوو سێ گۆرانی قەتا چاوشی دوانی محەممەدی برام عەبدول دوانی بەهادی عەلی حەسەنی حەسەن حاجی قاسم کەنێقانی بۆ حەسەن زیرەک دراوە بۆ حەسەن زیرەک ساڵی 57 حەسەنی نەی ئەوەی سێزە من لە کۆڵ حەزم لە تژیرەکە کردو زەوقی خۆم ویوات بێبوو بەس لە هەشتاکان دەست بکە حەزم لە گۆرانی بوو ئەمە دە بۆژەکانم هەر لە ماڵانەما کرد دارەکەمان تەقریبا کرد بە قون باوشیوە بەگاکانمان پێوە بە خەڵکمانە و لە حەوشەکانەوە هەموو کەس دەنەرەنگ نەکە هەتا ئەمە گۆرانەکان تۆمارەکە خۆی ئەم تەجیرە لایەق مایشی هەیە کە تەجیری بکەین بەس من بە بایەت تەتیم کرد و تقریبا سێ چوار مایکم بۆ دامان
جات رومان وقولك أنا كل آلاتك ميكروفون يخوي بدانا أجوري ساحلي جفلقة أقول أنا ما تجي قدام ونطوز برستيك لو دانا الموسيقى ويبسيت هذا بس الموسيقى أتخو مقسوم تجي لك من بدأت أنا لك أكارنا أنا تجي بيرن أنا مش مقولي بيجي أنت تمر لكم هاي تدرس مقولي كذا وين مقولي بيجي والشخص شو هنا شنو تجي كذا ئەی پێش تۆ کێتە ناسی أنا كابون في من أحمي قصابو ئەحمەی قەساب بوو أحمي خالد وحشو بيجي حسن زي غير ما تجي كذا بەڵێ إذا عملي باقي وخليل باقي أنا أبو زور بو شخص أنا أبو صاحب تجيلاتي شێخ عوسمان ئەو بۆ کێی کردووە واحد خلصني وبوا حسن زي غير ئەی ئەمە چێە وما نعرف على فيها کاغەریب بەڕاستی ئەوە کەسێکە لەو کەسانی کە زۆر ئەرک و ماندووبوونی لەگەڵ هونەرمەندانە کێشاوە کەسێکە لەو کەسانی کە شارەزایی هەیە لە تۆمارکردنی دەنا لە شاری سلێمانیا بە تایبەتی لە سەردەمی ئێمە پێم وابێت لە پێش ئێمەیشەوە ئەو پیاوە بەڕێزە خەریکێ و کارە هونەریە بوو. أما هشتا وششة جوجل أما حفظة ونوير ما مولي بلي عبي سيزار شواري دي هشتا شوار أو قرأي مناسب بضاعي تجيب ناسب وده بدا سابقا بسازي بوي أما كاميرا عمرو ميجا شيني قوم موجب قرقا طبي جا عباسي وعبا خالقي يلا أما حسني حاجي قاسم ناسا بحسني ني بێگومان لە پۆلێنکردنی ستایڵە یەکسەر ئەتوانی زۆر بڕیار بێ لە زۆرینەی و لە شێوازی بۆ نمونە شتێکی زۆر سەرەتایی هەیە لە تۆمارکردنە یەکەم جار مۆنۆ هەبووە ئەنجا دوایی بۆ بە ستریۆ ئەو تۆمارکردانەی کە ستریۆن یەکسەر ئاشکرایە ئەوە تەمەنێکی تێپەڕاندووە بۆ نمونە ئەو جۆرە ڕێکۆردەرانە لە دوای جەنگی جیهانی دووهەمەوە لەم ناوچەیە پیا بوون کە ستۆریۆ تۆمارەکەن دەرێژ عەبدوڵڵا بۆ نمونە کاتێک کە تۆمار کراوە یەکسەر بۆ دەرەکەوێت کە ئەمە مۆنۆیە ستریۆنیە و وەکو ئەو زانیاری لەو بەڕێزانە وەرمگرت تۆمارکردنەکە لەسەر سیم کراوە ئەنجا دوایی خراوەتە سەر قەوان یەکێک لەو گۆرانانی کە وەختی خۆی تیپی مۆسیقای مەولوی تۆماریان کرد بۆ هونەرمەندێکە بوو ناوی عایشە بوو ئامینجان و ئامینجانی ئەوت لەگەڵ وەی زارا و ئەو جۆرە گۆرانیانە لێرە تەرجییان کردبوو لە هۆڵی بەڕێوەتی پەروەردە ئەو وەختە کا بەرامبەر بە مزگەوتی گەورە بوو ئیسە بۆ بە بینا و شتی گەورە بەم تەجیراتانە تەجییان کرد ئەفێکتی قاعەکەی وەرەگرتەوە خەڵک لای خۆش بووە وەختە چونکە هیچ وەسیلێک نەبوو ئەفێک دروستکەی بە ئەو تەجیراتانی ئەو سەردەمانەش هەبوو ئیتر بە میکرۆفۆنێک و بەوە هەر چۆنێ بێ شتێکی جوان بۆ ئەو سەردەمە خەڵک حەزی لێ کرد پێی خۆش بوو یاوە هەنگامی کەوا تیپی مۆسیقای مەولوییان کرد لەسەر شانۆ هەر بە تەجیدی تیکەی 46 لای نوێی وەشتیەوە ئەو بەڕەحمەت تۆمارەکرا ئێمە زۆر مەلای دەنگخۆشی باشمان هەبووە کە لە مزگەوتەکانی کوردستان بەیانیان سەڵایان کردووە بۆ نمونە لە ڕەمەزاندا خانەقای حاجیشی عەلی کەرکووک بنکە بووە لە هەموو شارەکانی کوردستانەوە گۆرانی بێژ هاتوون مانگی ڕەمەزان لە خانەقای حاجیشی عەلی کەرکووک ماونەتەوە هەر سی ڕۆژەکە لەوێ ماونەتەوە هەر سی شەوەکە لە خانەقا گۆرانی وتراوە جیاواز لەوەی کە ڕەمەزانان لە شارەکانی دیکە لە چایخانەکان گۆرانی وتراوە گۆرانی بێژەکان هاتوون کۆبوونەتەوە گۆرانیان وتووە شانامە خوێنراوەتەوە قسەی خۆش کراوە بەڵام بەداخەوە کاتەکەی ئەو کاتە تکنیک لەبەرەوەی کەمانە حدودان ئەزانین کە لە چه ساڵانێکا بوونە لە بینی مەسەن 1920 تا 1930 یا 30 تا 40 بەڵام ناتوانین تهدیدی بکەین ساڵی 1922 مەسەلەن کێ لە پێشە
تەسجیلی کردووە یا 1920. بەڕاستی من زۆر بە وردی ناتوانم تحدیدی کەم بەڵام ئەوەی ئەزانم داکی جەمالێکێک بۆ لەوانی لە سەرەتاکانە تۆماریان کردووە. ناتوانی ناوی یەک کەسی تایبەت بێنی کە بڵێ ئەو یەکەمین کەسە، چونکە چەند کەس پێکەوە دەنگیان لە کاتێکدا چۆتە سەر قەوان. دایکی جەمالیش ئەو جۆرێک کە بیستومانەوە لە ئالبۆمەکەی ئێمە نووسیمانە لەبەرەوەی کە جوان بووە، وەکو نازناوێک بووە بە خۆیان داوە، نەکو جەمال کوڕی بێت و بڵێن دایکی جەمال. لەبەرەوەی ڕێژێکی زۆر کەم ئەرشیفکردنمان هەبووە یا کللتورمان نەبووە یا لەبەر بارودۆخی ڕامیاری ئەمە کێشەمان هەبووە، هەمیشە دەربەدەری و شەڕ و شۆڕ هەبووە، لەبەرەوە ئەوەی ئەرشیفیش کرابێ لەوانێت یا چوو بێت نەما بێت. لە لای تریشۆ دیسانەوە هەندێک معلوماتمان گیرهێنا ممکنە چەند کچێکی جوولەکە بوونە بەناو نازدار و ئەسمەر. لە دەرەنجامە گەیشتم بەوەی کە دوو ناو زۆر دووبارە بوونەوە لە سەرەتایەترین و یەکەم تۆمارکردنەکان، ئەویش دایکی جەمال لەگەڵ مەلاکەریم کە لەسەر گرامافۆن تۆمار کراون، لەسەر قەوان ئەمانە تۆمار کراون و ئێستاش دەنگەکان کە هەموو دەسەکەون.